منظمة حماية الأطفال. شكرا لحماية المساعدة. شكرا لمنظمة حماية الأطفال لمساعدتنا. سڵاو منناوم سروێ لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان کارەکەم لە ڕاستیە ئەمەوێت زۆر سوپاسی خاتوونی نەموراد و هەموو ئەو کەسانە بکەم کە هاوکاری بۆ لە کۆکردنەوەی ئەو کۆمەکانەی کە نردیان بۆ ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان ئەمە ڕوونکردنەوەیەکیش بەم سەبارەت بە چۆنێتی دامەشکردن و باسێکیش لە پلانی داهاتوو بکەم کە لە ئێستاە چیمان کرد و لە داهاتووە چیەکەین دیارە بەشێکی لە ڕاستیە دابشکرا بەسەر ئەو ئاوارانەی کە نیشتەجێی کەمپی پیرەمەگرونن کە پێشتر لەلایەن ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانەوە بە دۆداچوونێک کرابوو بۆ خێزانەکان بۆی بزانین بەڕاستی کێ پێویستی بۆ کەلوپەلانەکە.